بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب سێ بنچینەکەی بیر و باوەڕ و بەڵگەکانیان. ناوی نووسەر شێخی ئیسلام و پێشەوە محەممەدی کوڕی عەبدولوەهاب. ناوی وەرجێڕ محەممەد عەبدوڕەحمان لەطیف. ژمارەی سپاردن ژمارە 346 ساڵی 2002 پێدراوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستانەوە. زنجیرەی 33ەم لە ڕێنمایەکانی ڕێگای ڕاست. نۆرە و ساڵی چاپ 11ەم 1434 هیجری بەرامبەر بە 2013 زاینی. چاپخانە چاپەمەنی زانە سولەیمانی. بنکەی بڵاوکردنەوە کتێبخانەی سونە سولەیمانی، کتێبخانەی ئیمان سولەیمانی، کتێبخانەی پێشین هەولێر، کتێبخانەی زانستی بەسوود کەلار، کتێبخانەی سیما چەمچەماڵ، کتێبخانەی دێرین سۆران، کتێبخانەی ئەثەر سولەیمانی، کتێبخانەی سوهەیب کۆیە، کتێبخانەی بەهەشت کەلار. لە بڵاوکراوەکانی کتێبخانەی زانستی بەسوود کەلار. کۆی لاپەڕەکانی 6 لاپەڕە. خوێندنەوەی ڕەشوان کاک خەڵەر. کارە دەنجیەکان ئارام یونس سدیق. قال الإمام الشافعي رحمه الله: كل العلوم سوى القرآن مشغلة إلا الحديث وإلا الفقه في الدين. العلم ما كان فيه قال حدثنا وما سوى ذلك وسواس الشياطين. بسم الله الرحمن الرحيم. بيشتي مامۆستا خليل أحمد لاپەڕە سێ. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. دوای ئەوە کتێبی سێ بنچینەکەی بیر و باوەڕ و بەڵگەکانیان وەرجێڕانی مامۆستا محەممەد عەبدوڕەحمانم خوێندەوە و بینیم وەرجێڕانێکی زۆر باشە و هەوڵێکی مەزنە بۆ خزمەتکردنی بواری بیر و باوەڕی ڕاستەقینە و خوداپەرستی دروست. بەڕاستی کۆمەڵانی خەڵک لەم کاتەدا لە هەموو کاتێک زیاتر پێویستیان بە نووسین و پەخش و وەرجێڕان و ئاشکراکردن و ڕاگەیاندنی حەق و ڕێنماییەکانی ڕێگای ڕاست هەیە. چونکە چەندین کەس و تاقم و خەڵکی جۆرا و جۆر هەن بانگەواز دەکەن بۆ کەس و شەخص پەرستی و شێواندنی تەوحیدی ڕاستەقینە و لا ڕێکردنی ئادەمیزاد لە ئیسلامی پیرۆز. بۆیە داواکارم لە خودای گەورە پاداشتی وەرجێڕ بداتەوە و نووسینەکەش لە نێو خەڵکیدا مەقبول بکات. وصلى الله عليه وسلم على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خليل أحمد 5 رمضاني 1429. بێشەچی وەرجێڕ لاپەڕەچار. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله تعالى عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خوێنەری بەڕێز، ناوەڕۆکی ئەم کتێبە بریتیە لە هەندێک زانیاری سەرەتایی زۆر گرنگ سەبارەت بە بیر و باوەڕی زانستی ئیسلامی، بیر و باوەڕی ڕاستی ئیسلام، بیر و باوەڕی ئەهلی سونە و جەماعە،
کە بە بەڵگەی ئاەتەکانی قورئانی پیرۆز و فەرموودە سەحیحەکانی پێغەمبەری خودا صلى الله عليه وسلم پشت ڕاست کراونەتەوە. لەبەر ئەوەی یەکەمین کتێبە لای زانایان و فێرخوازانی زانستی شەرعی کە بەدەرز دەوترێتەوە و دەخوێنرێت لە بواری بیر و باوەڕدا. بە پێویستم زانی وەری بجێڕمە سەر زمانی کوردی بۆ ئەوەی ببێت بە دەڕوازەیەک بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت ئاشنا ببن بە بابەتەکانی بیر و باوەڕی ڕەسەنی ئیسلامی کە بەهۆی لادان و چەواشەکاری و لاسایکردنەوەی کوێرانە و بێئاگایی زۆرێک لە خەڵک کە غەریب و نامۆبووە لە نێو کۆمەڵگای موسڵماناندا بەگشتی. وەگرنگی و بایەخی ئەم کتێبە لەوەدا خۆی دەبینێتەوە کەوا خوێنەر فێری وەڵامدانەوەی ئەو سێ پرسیارە دەکات کەوا لە هەموو مرۆڤێک دەکرێت لە پاش مردنی و ناشتنی لە نێو گۆڕدا. یەکەم من ڕەبوک، دووهەم وەما دینوک، سێهەم وەمن نەبیوک، واتە چێ خواتە، ئاینت چییە، چێ پێغەمبەرتە صلى الله عليه وسلم. تێبینی پاشکۆی ئەم کتێبە بخوێنەرەوە و کە بەڵگەی ئەمەی تێدا باس کراوە. بسم الله الرحمن الرحيم. اعلم رحمك الله أنه يجب علينا تعلم 4 مسائل لا برابينز. واتا بزانا رحمة خوات لبيت كوا بيويست لسرمان فيري 4 مسألة ببي. الأولى العلم، وهو معرفة الله ومعرفة النبي صلى الله عليه وسلم ومعرفة دين الإسلام بالأدلة. يكم زانست كبريتي لا ناسيني خدا و ناسيني پیغمبركي محمد صلى الله عليه وسلم شارزابون لآيني إسلام ببالقو. الثانية العمل به، دوهم كرد وبيكردني. الثالثة الدعوة إليه، سيهم بانقواز كردن بوي. الرابعة الصبر على الأذى فيه، چوارم آرام قرتن لسر أزيتكان لبيناودا. والدليل قوله تعالى بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. بەڵگەشت لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی بەناوی خودای میهرەبان و بەبەزەیی سوێن بەکات بەڕاستی هەموو مرۆڤەکان لە زەرەردان ئیلا ئەوانە نەبێت کە باوەڕیان هێناوە و کردەوەی چاچیان کردووە و ئامۆژگاریان بە حەق و ئارام گرتن کردووە. قال الشافعي رحمه الله تعالى لو ما أنزل الله حجة على خلقه إلا هذه الصورة لكفتهم. شافعي رحمتي خداي گەورەی لێبێت فەرموویەتی ئەگەر خدای گەورە هیچ بەڵگەیەکی دا نەبەزاندبایە بۆ سەر دروست کراوەکانی تەنها ئەم سوورەتە نەبێت ئەوە بەس بوو بۆیان. وقال البخاري رحمه الله تعالى باب العلم قبل القول والعمل. والدليل قوله تعالى فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك، آية نوزل سورة محمد. فبدأ العلم قبل القول والعمل. بخاري رحمتي خواي گەورەی لێبێت فەرموویەتی بابەتێک زانست لە پێش گفتار و کردارەوەیە. بەڵگەشت لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی بزانەکەوە هیچ پەرستراوێک نییە شایستەی پەرستن بێت تەنها ئەڵڵاه نەبێت و داوای لێخۆشبوون بکە بۆ تاوانەکانت. بەزانست دەستی پێکرد و پێش گفتار و کردار. اعلم رحمك الله أنه يجب على كل مسلم ومسلمة تعلم هذه المسائل 3 والعمل بهن. واتا بزان رحمتي خدات لێبێت کەوا پێویستە لەسەر هەموو مسلمانێکی پیاو یا ئافرەت فێری ئەم 3 مەسەلەیە ببێت و کردەوەشیان پێ بکات.
الأولى أن الله خلقنا ورزقنا ولم يتركنا هملا، بل أرسل إلينا رسولا فمن أطاعه دخل الجنة ومن عصاه دخل النار. يكم براستي خدا ئێمەی دروست کردووە و ڕزقی داوین و وازی لێ نەهیناوین و بەڕەڵای نەکردوین، بەڵکو پێغەمبەرێکی بۆ ناردوین. جا هەر کەسێکیش گوێڕایەلی ئەو پێغەمبەرە بکات ئەوا دەچێتە بەهەشتەوە، و هەر کەسێکیش سەرپێچی بکات ئەوا دەچێتە ئاگری دۆزەخەوە. والدليل قوله تعالى: إنا أرسلنا إليكم رسولا شاهدا عليكم كما أرسلنا إلى فرعون رسولا فعصى فرعون الرسول فأخذناه أخذا وبيلا. سورة المزمل آية 15 و 16. واتا بەڵگەشت لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی: بەڕاستی ئێمە پێغەمبەرێکمان بۆ ناردوون، شایەتە بەسەرتانەوە هەر وەکو چۆن پێغەمبەرێکمان نارد بۆ لای فیرعەون. جا فیرعەون سەرپێچی پێغەمبەرەکەی کردو، ئێمەش بەتونترین شێوە لەناومان برد. الثانية أن الله لا يرضى أن يشرك معه أحد في عبادته، لا ملك مقرب ولا نبي مرسل. دوهم بەڕاستی خودای گەورە ڕازی نابێت هیچ کەسێک بکرێت بە شەریکی لە پەرستندا، نە فریشتەیەکی نزیک لە خۆی و نە هەواڵ پێدراوێکی نێردراو، واتە پێغەمبەرانیش. والدليل قوله تعالى: وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. سورة الجن آية 18. بەڵگەشت لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی: بەڕاستی مزگەوتەکان شوێنەکانی سوژدەبردن تەنها بۆ خودان، مەبەست ئەوەیە بۆ خوددا پەرستن بە تەنها دروست کراون، کەواتە ئێوەش لەگەڵ خوددا هیچ کەسێکی تر مەپەرستن و هاواری تێدا مەکەن. الثالثة أن من أطاع الرسول ووحد الله لا يجوز له مولاة من حاد الله ورسوله ولو كان أقرب قريبا. سهم بەڕاستی هەر کەسێک گوێڕایەلی پێغەمبەر صلى الله عليه وسلم بکات و خودای گەورەش بەتەنها بپەرستێت، ئەوە دروست نییە بۆی دۆستایەتی هەبێت بۆ کەسانێک کە لە ڕێی خوددا و پێغەمبەرەکەی لایانداوە بێباوەڕن ئەگەرچی نزیکترین کەسیشی بێت. والدليل قوله تعالى: لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله ولو كانوا آباءهم أو أبناءهم أو إخوانهم أو عشيرتهم أولئك كتب في قلوبهم الإيمان وأيدهم بروح منه ويدخلهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها رضي الله عنهم ورضوا عنه أولئك حزب الله ألا إن حزب الله هم المفلحون. سورة المجادلة آية 22. بەڵگەشت لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی: خەڵکانێک نابینیت باوەڕیان بە خوددا و ڕۆژی دوایی هەبێت، دۆستایەتیشیان هەبێت بۆ کەسانێک کە لە ڕێی خوددا و پێغەمبەرەکەی لایانداوە و بێباوەڕن، ئەگەرچی ئەوان باوکیان بن یان کوڕیان بن یان برایان بن یان لە عەشیرەتیان بن، ئەوانە خوددا ئیمانی جێگیر کردن و لە ناو دڵەکانیان و پشتگیریان دەکات بە توانایەک لەلایەن خۆیەوە و دەیان خاتە ناو باخاتێکەوە لە بەهەشدا کە ڕووبار بە ژێریدا تێدەپەڕێت و بە هەتاهەتایی تێیدا دەمێنێنەوە. ئەوانە خودای گەورە لێیان ڕازی بووە و ئەوانیش لەو ڕازی بوون، ئەوانە حزبی خوددان و بەڕاستی حزبی خودداش ڕزگار بوون. اعلم
أرشدك الله لطاعته، أن الحنيفية ملة إبراهيم، أن تعبد الله وحده مخلصا له الدين، وبذلك أمر الله جميع الناس وخلقهم لها، كما قال تعالى: وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. سورة الذاريات آية 56. ومعنى يعبدون يوحدون، واتا بزانە خودای گەورە ڕێنماییت بکات بۆ گوێڕایەلیکردنی کە بەڕاستی ڕاساڵێتی ئاین و ڕێبازی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی السەلام بریتیە لەوەی کە خوددا بپەرستیت و بەتەنها و دینداری بەدڵسۆزی و پاچی و تەنها بۆ ئەو ئەنجام بدەیت. و بەمەش خوددا فەرمانی کردووە بە هەموو خەڵک بۆ ئەم مەبەستەش دروستی کردوون، هەروەک خودای گەورە فەرموویەتی: من جنۆکە و مرۆڤم دروست نەکردووە تەنها بۆ پەرستنی خۆم نەبێت. یعبودون واتا بمپەرستن، واتا بەتەنها من بپەرستن. وأعظم ما أمر الله به التواحد، وأعظم ما أمر الله به التوحيد، وهو إفراد الله بالعبادة، وأعظم ما نهى عنه الشرك، وهو دعوة غيره معه. واتا وگەورەترین شت خوددا فەرمانی پێکرد بێت یەک خوددا پەرستیە، کە بریتیە لە یەکتاکردنەوەی خوددا بپەرستن. و گەورەترین شت خوددا قەدەغە و ڕێگری لێکرد بێت شەریک بڕیاردانە بۆ خوددا، کە بریتیە لە پەرستنی جگە لە خوددا لەگەڵ خوددا. والدليل قوله تعالى: واعبدوا الله ولا تشركوا به شيئا. سورة النساء آية 36. بەڵگەش لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی: خوددا بپەرستن و تەنها هیچ شتێک مەکەن بە شەریکی. فإذا قيل لك ما الأصول الثلاثة التي يجب على الإنسان معرفتها، جا ئەگەر پێت وترا ئەو سێ بنچینەیە کامانن کە پێویستە لەسەر مرۆڤ بیانزانێت، فقل: معرفة العبد ربه ودينه ونبيه محمد صلى الله تعالى عليه وسلم. تۆش بڵێ ئەو سێ بنچینەیە بریتیە لەوەی کە بەندە پەروەردگاری خۆی و ئاینەکەی و پێغەمبەرەکەی محەممەد صلى الله عليه وسلم بناسێت. الأصول الأول: معرفة العبد ربه. بنچینە یەکەم، بەندە پەروەردگاری خۆی بناسێت لا پەڕادە. فإذا قيل لك من ربك، ئەگەر پێت وترا چێ پەروەردگارتە، فقل: ربي الله الذي رباني وربي جميع العالمين بنعمه، وهو معبودي ليس لي معبود سواه. تۆش بڵێ پەروەردگاری من خودایە ئەڵڵاه کە پەروەردەی کردم و پێی گەیاندم و هەموو جیهانی بەدیهێنراوەکانیشی پەروەردە کردووە بە نیعمەتەکانی، و بەتەنها ئەو پەرستراومە و هیچ پەرستراوێکی تر نییە جگە لە ئەو. والدليل قوله تعالى: الحمد لله رب العالمين. بەڵگەش لەسەر ئەمە خودای پەروەردگار فەرموویەتی: سوپاس و ستایش بۆ ئەو خودای پەروەردگاری هەموو جیهانیانە. وكل ما سوى الله عالم وأنا واحد من ذلك العالم. وهمو شتێک جگە لە خوددا ئەڵڵاه جیهان دروست کراوە، و منیش یەکێکم لەو جیهانە دروست کراوانە. فإذا قيل لك بما عرفت ربك، ئەگەر پێت وترا بەچی پەروەردگارەکەت ناسیوەتەوە، فقل: بآياته ومخلوقاته، ومن آياته الليل والنهار والشمس والقمر، ومن مخلوقاته
السماوات السبع والأرضون السبع ومن فيهن وما بينهما. تۆش بڵێ بە نیشانەکانی و دروست کراوەکانی وە لە نیشانەکانی شەو ڕۆژ و خۆر و مانگ وە لە دروست کراوەکانی حەوت ئاسمانەکە و حەوت زەویەکە و ئەوانەی کە تێیدا هەن و ئەوانەش کە لە نێوانیاندا هەن. والدليل قوله تعالى: ومن آياته الليل والنهار والشمس والقمر لا تسجدوا للشمس ولا للقمر واسجدوا لله الذي خلقهن إن كنتم إياه تعبدون. سورة فصلت آية 37. بەڵگەش لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی لە نیشانەکانی پەروەردیگارێتی خودای گەورە شەو ڕۆژ و خۆر و مانگ سوجدە مەبەن نەبۆ خۆر نەبۆ مانگ، بەڵکو سوجدە ببەن بۆ خودای تەنها شایستەی پەرستن ببەن کە ئەوانەی دروست کردووە و ئەگەر ئێوە دەتانەوێت تەنها ئەو بپەرستن. وقوله تعالى: إن ربكم الله الذي خلق السماوات والأرض في 6 أيام ثم استوى على العرش يغشي الليل النهار يطلبه حثيثا والشمس والقمر والنجوم مسخرات بأمره ألا له الخلق والأمر تبارك الله رب العالمين. آية 54 لسورة الأعراف. خدای گەورە فەرموویەتی بەڕاستی پەروەردیگاری ئێوە خدا ئەڵڵایە کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە لە 6 ڕۆژدا، پاشان بەرز بۆتەوە بەسەر عەرشدا و بە شەو ڕۆژدا دەپۆشێت و بە ڕۆژی شەودا دەپۆشێت، زۆر بەپەلە بە دوای یەکتردا دێن و خۆر و مانگ و ئەستێرەکان ڕاگیر کراون بە فەرمانی خوددا. ئاگدار بن دروستکردن و بڕیاردان تەنها بۆ خوددایە. گەورەیی بۆ خودای کار پڕ بەرەکەتی پەروەردیگاری هەموو جیهانیە. والرب هو المعبود، و پەروەردیگار پەرستراوە. والدليل قوله تعالى: يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون. سورة البقرة آية 21-22. بەڵگەش لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی ئەی خەڵچینە پەروەردیگارتان بپەرستن و کە ئێوە و ئەوانەی پێش ئێوەی دروست کردووە بۆ ئەوەی لێی بترسن بە ئەنجامدانی کردارە چاکەکان و فەرمان پێکراوەکان و خۆ پاراستن لە کردارە خراپە قەدەغەکراوەکان. و ئەو پەروەردیگارەی کە زەوی ڕاخستووە و ئاسمانی بینا کردووە بۆتان و لەو ئاسمانەوە ئاوی بۆ هێناونەتە خوارەوە و پاشان بەو ئاوە بەر و بوومی بۆ دەرهێنان و بۆ ئەوەی ببێت بە ڕزقی ئێوە، کەواتە هاوشێواز و شەریک بۆ خوددا دامەنێن لە پەرستندا، چونکە ئێوە دەزانن کە خوددا هاوشێواز و شەریکی نییە و تەنها ئەو بەدیهێنەر و ڕۆزی دەر و بەڕێوبەری هەموو دروستکراوەکانە. قال ابن كثير رحمه الله تعالى: الخالق لهذه الأشياء هو المستحق لعبادته. ابن كثير رحمتي خدای گەورەی لێبێت فەرموویەتی دروستکار و بەدیهێنەری ئەم شتانە تەنها ئەو شایستەی پەرستنە. وأنواع العبادة التي أمر الله بها مثل الإسلام والإيمان والإحسان، ومنه الدعاء والخوف والرجاء والتوكل والرغبة والرهبة والخشوع والخشية
والإنابة والاستعانة والاستعاذة والاستغاثة والذبح والنذر وغير ذلك من العبادة التي أمر الله بها كلها لله تعالى. وجۆرەکانی پەرستن کە خوددا فەرمانی پێکردوون وەکو الئیسلام واتە مسلمان بوون و ملکەتی نواندن بۆ خودای پەروەردیگار، الئیمان باوەڕهێنان واتە باوەڕهێنان بە هەموو پایەکانی باوەڕ، سێ الئیحسان واتە چاکەکاری و گەیشتن بە پلەی هەستکردن بە بینینی خوددا یان بینینی خوددا بۆ تۆ. لەوانە الدعاء واتە پاڕانەوە و نزا و هاوارکردن، الخەوف واتە ترس کە بریتیە لە کاردانەوەیەک ڕوودەدات بە پێشبینی کردنی شتێک کەوا تیاچوون یان زیان لێکەوتنەوە یان ئەزیەت پێگەیشتنی تێدا هەبێت. الرەجاء واتە هیوا و ئومێد پێبوون، التەوەکل واتە پشت پێبەستن، الرەغبە واتە حەزکردن بەگەیشتن و بەو شتەی کە حەزی لێ دەکەیت و خۆشت دەوێت. الرەهبە واتە ترس، بەڵام ترسانێک کە ڕاکردن و دوورکەوتنەوە لەو شتەی کە لێی دەترسی لێی بکەوێتەوە کەواتە بریتیە لە ترس لەگەڵ کردەوەدا. الخشوع واتە ملدانەواندن و کزی و لاوازی دەربڕین. الخەشیە واتە ترس، بەڵام ترسانێک کە بنیات نرابێت لەسەر دڵنیابوون لە گەورەی و تەواوێتی دەسەڵاتی ئەو کەسەی کە لێی دەترسیت بەسەرتەوە. الئینابە واتە گەڕانەوە و پەشیمان بوونەوە و تەوبەکردن. الئیستیعانە واتە داوای یارمەتیکردن. الئیستیعاذە واتە پەنا پێگرتن. الئیستیغاثە واتە داوای فریاکەوتن و هانا بۆ لابردن لە کاتی تەنگانەدا. الذەبح واتە سەربڕین. النەذر واتە شت لەسەر خۆ پێویستکردن. و جگە لەمانەش لە جۆرەکانی تری پەرستن کە خوددا فەرمانی پێکردوون دەبێت هەمویان تەنها بۆ خودای گەورە ئەنجام بدرێ. ودليل قوله تعالى وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. آية هجدة لسورة الجن. بەڵگەش لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی بەڕاستی مزگەوتەکان شوێنەکانی سوجدەبردن تەنها بۆ خوددان و مەبەست ئەوەیە بۆ خوددا پەرستن بە تەنها دروستکراون، کەواتە ئێوەش لەگەڵ خوددادا هیچ کەسێکی تر مەپەرستن و هاواری تێمەکەن. فمن صرف منها شيئا لغير الله فهو مشرك كافر. جا هەر کەسێک شتێک لەو پەرستنانە ئەنجام بدات بۆ جگە لە ئەڵڵاه ئەوە ئەو کەسە مشریک و بێ باوەڕە. ودليل قوله تعالى ومن يدع مع الله إلها آخر لا برهان له به فإنما حسابه عند ربه إنه لا يفلح الكافرون. آية 117 سورة المؤمنون. بەڵگەش لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی هەر کەسێک لەگەڵ خوددا پەرستراوێکی تر بپەرستێ و هاواری تێ بکات هیچ بەڵگەیەکیشی بەدەستەوە نییە بۆ ئەو کارەی ئەوە لێپرسینەوەی ئەو کەسە لە لای خودای پەروەردگاریەتی. بەڕاستی کافر و بێ باوڕەکان ڕزگاریان نابێت و سەرفراز و سەرکەوتو نابن. وفي الحديث الدعاء موخ لعبادة. ولا فرمودەدا هاتووە پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم فەرموویەتی هاوارتێکردن ناو کڕۆک و کاکڵەی پەرستنە. ودليل قوله تعالى وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين
يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. آية 6 سورة الغافر. بەڵگەش لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی: پەروەردیگارتان فەرموویەتی ئێوە لێم بپاڕێنەوە و منیش وەڵامتان دەدەمەوە. بەڕاستی ئەوانەی کە خۆیان بە گەورە دەزانن و خۆیان دەگرنەوە لە پەرستنم ئەوە دەچنە دۆزەخەوە و بە ڕیسوایی و سەرشۆڕی. ودليل الخوف قوله تعالى: فلا تخافوهم وخافون إن كنتم مؤمنين. 175 آية لسورة آل عمران. وبەڵگەش لەسەر ئەوەی کە دەبێت تەنها لە خوددا بترسیت. الخوف خودای گەورە فەرموویەتی: لە دۆستەکانی شەیطان مەترسن، بەڵکو لە من بترسن ئەگەر ئێوە باوەڕدارن. ودليل الرجاء قوله تعالى: فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. آية 100 سورة الكهف. وبەڵگەش لەسەر ئەوەی کە دەبێت تەنها هیوا و ئومێدت بە خوددا هەبێت. الرجاء خودای گەورە فەرموویەتی: هەر کەسێک ئومێدی هەیە بەگەیشتن بە پەروەردیگاری ئەوە با کردەوەی چاک ئەنجام بدات و لە پەرستنی پەروەردیگاریدا هیچ کەسێک نەکات بە شەریکی. ودليل التوكل قوله تعالى: وعلى الله فتوكلوا إن كنتم مؤمنين. آية 23 لسورة المائدة. وبەڵگەش لەسەر ئەوەی کە دەبێت تەنها پشت بە خودای گەورە ببەسترێت. التەوەکل خودای گەورە فەرموویەتی: بە خوددا پشت ببەستن ئەگەر ئێوە باوەڕدارن. وقوله: ومن يتوكل على الله فهو حسبه. آية 3 سورة الطلاق. هەر کەسێک پشت ببەستێت بە خوددا ئەوە خوددا بەسە بووی. ودليل الرغبة والرهبة والخشوع قوله تعالى: إنهم كانوا يسارعون في الخيرات يدعوننا رغبا ورهبا وكانوا لنا خاشعين. آية 90 لسورة الأنبياء. وبەڵگەش لەسەر ئەوەی کە دەبێت حەز لێکردن و لێترسان و ملدانەواندن و لاوازی دەربڕین تەنها بۆ خوددا بێت. الرغبة والرهبة والخشوع. خودای گەورە فەرموویەتی: بەڕاستی ئەو پێغەمبەرانەی خوددا پێش بڕچێ و پەلەیان دەکرد لە کاری خێردا و خوددایان دەپەرست و لێی دەپاڕانەوە و بە ئارەزوو کردنی پاداشتی خوددا و ترسان لە سزاکەی خۆیان دادەنواند و ملکەچیان بۆ ئێمە دەردەبڕی. ودليل الخشية قوله تعالى: فلا تخشوهم واخشوني. آية 150 سورة البقرة. وبەڵگەش لەسەر ئەوەی کە دەبێت تەنها لە خوددا بترسید لەگەڵ دڵنیابوون لە گەورەی و تەواوێتی دەسەڵاتی خوددا بەسەرتەوە. الخشية خودای گەورە فەرموویەتی: لە خەڵک مەترسن، بەڵکو تەنها لە من بترسن. ودليل الإنابة قوله تعالى: وأنيبوا إلى ربكم وأسلموا له. آية 54 لسورة الزمر. وبەڵگەش لەسەر ئەوەی کە دەبێت تەنها بۆ لای خوددا بگەڕێیتەوە و تەنها ڕوت لە خوا بێت بەگوێ ڕایەلیکردنی و تەوبەکردن و پەشیمانبوونەوەت لە تاوانەکانت تەنها بۆ لای خوددا بێت. الئینابە خودای گەورە فەرموویەتی: بگەڕێنەوە بۆ لای پەروەردیگارتان و ملکەچ ببن بۆی. ودليل الاستعانة قوله تعالى:
إياك نعبد وإياك نستعين. آيەتی 5 سوورەتی ئەلفاتحە. و بەڵگەش لەسەر ئەوەی کە دەبێت تەنها داوای یارمەتی لە خوددا بکەیت. ئەلئیستیعانە. خودای گەورە فەرموویەتی: خودایە، تەنها تۆ دەپەرستین و تەنها لە تۆش داوای یارمەتی دەکەین. وفي الحديث: إذا استعنت فاستعن بالله. ولا فرمودەدا هاتووە پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم فەرموویەتی: ئەگەر داوای یارمەتیت کرد ئەوە تەنها داوا بکە لە خوددا. ودليل الاستعاذة قوله تعالى: قل أعوذ برب الفلق. آية 1 سورة الفلق. قل أعوذ برب الناس. آية 1 سورة الناس. وبەڵگەش لەسەر ئەوەی کە دەبێت تەنها پەنا بە خوددا بگیرێت. ئەلئیستیعاذە. خودای گەورە فەرموویەتی: بڵێ پەنا ئەگرم بە پەروەردیگاری بەرەبەیان. بڵێ پەنا ئەگرم بە پەروەردیگاری خەڵک. ودليل الاستغاثة قوله تعالى: إذ تستغيثون ربكم فاستجاب لكم. آية 9 سورة الأنفال. وبەڵگەش لەسەر ئەوەی کە دەبێت داوای فریاکەوتن و هانابردنت تەنها بۆ لای خوددا بێت. ئەلئیستیغاثە. خودای گەورە لە جێڕانەوەی حاڵی هاوڵانی پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم لە کاتی جەنگی بەدردا فەرموویەتی: ئێوە لەو کاتانەدا داواتان کرد و خودای پەروەردیگار فریاتان کەوێت، ئەویش وەڵامی دانەوە. ودليل الذبح قوله تعالى: قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين. سورة الأنعام آية 162-163. وبەڵگەش لەسەر ئەوەی کە دەبێت حەیوان سەربڕین تەنها بۆ خوددا ئەنجام بدرێت. الذبح. خودای گەورە فەرموویەتی: ئەی پێغەمبەر صلى الله عليه وسلم، بە خەڵکی بڵێ بەڕاستی نوێژکردن و حەیوان سەربڕین و ژیان و مردنم هەمووی بۆ خودای پەروەردیگاری هەموو جیهانیانە. هیچ شەریکی نییە و بەمەش فەرمانم پێکراوە و من یەکەمین کەس دەبم لە مسلمانان بۆ بەجێهێنانی فەرمانەکانی خودای گەورە. ومن السنة لعن الله من ذبح لغير الله. ولا فرمودەدا هاتووە پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم